هەوڕێیانم هیوادارم باش بن. طبعا گەشتێکمان هەیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان وەکو لە پێشا باسم کرد لەگەڵ کاگرێبار و کوڕەکەی. کاگرێبار سڵاو لێبێ. ئاچین بۆ کوێ ئێستا حەلەن؟ باشبا خەیم بەرەو مەریوانە ڕووی ئینشاءڵڵا. لەوەدا هەنگاوانێ بەرە شارە کوردیەکان وایە بەهیوا گەشتێکی خۆش بۆ هەموو شارەکان لەگەڵمان بێنە هاوڕێانی خۆشەویست. ماڵاوە کوردستانی عێراق بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان. سڵاو هاوڕێانی خۆشەویست، خەریکە سیارام کا باشێرەوە لە مەریوانەوانێ سڵاوێکی تایبەتان لێبێ بۆ یەکەمی جارە بڵۆگ گەیشتە مەریوان. مێنن لەگەڵمان هاتین بۆ ناخواردن لە یەکێک لە کۆشکەکانی ئەمان. ئەمەیە تێبینیم هەبێ لەسەر یەک شت هاوڕێیان باوەتان هەبێ هەویرێکی ناسک وایە کاکرێبار هەر نییە هەر زۆر شتی وا عەجیبن لە خواردووە. بەڵام لە سلێمانە کاتێک توێ پیزا خۆی ئەبێ 2 ساعت لە دەمتا بیهێنی تو بیبێ تو بیبێ تا حەلە بێ ناو دەمتا. ئەوش بیپسێکیانە زۆر خۆشە بێەوە ناخۆش بیپسی ئێرانیە تامی کۆکا کۆلا. بگورە من یە قسە هەیە بیکەم و تەوا بابڕین سەردارێکی ئەو خواردنگەیەمان کرد. بڕۆ پرسیاری ئەومان کرد باسی ئەو غازەم کرد کە لەوێ هەیە. طبعا ئەوان بە سیستم ئیشەکان لەسەر کراوە بۆ نمونە کاتێک غازەکان بە بۆری بۆ چۆتە ژوورەوانێ لێرەیە قپڵێکیان بۆ کردووە بوون منەمە قپڵە ئەگەر کێشەیەک ڕووبات لێرەوە ئاگادارەکرێتەوە یان یەکسەر ڕاستەخۆ ئەگیرێتوانێ. ئێمەش لە سلێمانی چی ڕوویە مانگلەوە پێش ئەو خانووی داوای ماڵی کاک مەزەر حاج مەزەر خاپر بوو بۆ ئێوەی کە نێش ئەگە بەرنامەیەکی وە هەبێ بۆ نبوونە ئەو کاتە ژیانی خەڵک تەئەمینە بێت و خەڵک تووشی کێشە ناوێت بەڕاستی. ئەوەی ئوتێل بکەین ئەمە ڕێک لە ئوتێلەکەی حەشمەتی فیردەوسەجێ کاتێک هەوا لەگەڵ محەممەدی کوڕی ئێستایشە بەرەمەکە کاکا با تۆزی قساکەم. ئەمە شەوانی مەریوانە هاوڕانی خۆشەویست. ڕۆژمەکەی مەریوان دەست خۆگەلادە سپاس دەکەم. هاوڕێم بۆم باسکردن کە لێرە زیاتر چەنەوە بەکارێن بێ لای ئێمە شێلم هەرێکۆ بە جۆرێکە ژیانی کاتێکە نوکاڵکم لێکری بە و ڕۆمەتێکم باشە نانوشتانی وتی بابا خۆ نییە لە ئێمە نانوشتیکانەوە لە سلێمانەی نۆک لای ئێمە کاتێکە نۆگەکەین سەمونە هێنین و نانێنی و تیئۆشی و یەک پۆڵا فەرتانەیەکە وەرە باوەتیوە لێرە شتانمان نییە تر ئەوەشمان بۆ جۆرە بردەستە ئەمڕۆ. خێر بێر بۆ سەجی ئەوە غرێب وەڵای کاکە لە بێ شوێنەیە ئەگەر هاتوینەتە ئێرە خوا ئەیگای لێ ئەڵێ حشمەتی کردوتین ها کاتێکە دەربەدەرەکرێ ئەنەرێتە ئوتیلێکی هەرزانبایی هەیە کە ڕۆن خواردوانە سەحەلەن ئەو ئوتیلە لەو ئێمە لەواچێت جێ ڕۆشین ڕاستی بەرکی پشتی ئاە کەێ قەسەم بەخۆی دەوێت بەرکی پشتی دیە دەزانام لەسەر خێڕەک تووشی ڤایرۆسی ئێسوان نازان تەڕۆماشە بێ خیانەتە بەخوا پەنامان بە بە خێر بێن بۆ شاری مەریوان. ئەمە جێگەی نووسینەکەم لە سەری ئەو پشتێکە ڤایرۆسی وای پێەیە گڵۆبەگەورە بە قورعا گڵۆبە عتارەوە ئەوە پۆی کاگرە بۆ کاکەوتم کاکە شوێنێکی باش گرە هاتەوە تێلێ بەوە گرتەوە ڕێمە لە سەجنێ بۆ غرێبە لێرە لەو خەمێنێ ڕێک نییە تووشی نیە سریاوی سێ پەرشەکەوانێ ڕووی مەجلیسی نییە هاوڕێ ئەو بەتانە ڤایرۆسی وای پێ خواوە خێرە بێ ڕێگە و بوژێ من لە داتاوانی چاکەتەکەم گیاوە کاگە و ترمادا سەگوهاتی نێرە سێرگە وەزعا بخۆ تابایی خوا بمپارێزە تابایی اللهم آمین. سڵاتان لەوێ بەیانیتان باش لە شاری مەریوانەوە سڵاگی تایبەتان لەوێ
کاتژمێر 6:09 دقی بەیانی و هاتین بۆ ناخواردن بەش کات بێوارە وەڵا هاوڕێیان ئیتر کاتی ناخواردنی بەیانی و دنیاش زۆر سادە ئێوە ناخۆش هەوەردە دەبڕین بەرەو نانی بەیانی دوای لە سلێمانی دایانەوە کاتی ناخواردنی بەیانی هاوڕێیان وقعتنا نهاية بكيرة من تاريخ وظافة لك أنا أخذ أورين بي وأنا أخش لا جيرة ولا سلو دعني وزو قتلها خلام كاك يتو تيقرب خلامك إيه بيقرب أسل جانا جورا خوشكم ماڵاوە بەڵاستی فولێکی زۆر تایبەت بووی هەڕێیان تر ئینشەڵڵا بەردەوە داڕۆین بەرەو هەورامانی تەخت لەگەوە لەگەڵمان بێنەوانێ ئێمە بەخێر وەش بەسەکە بەرەو تەرمیناڵ زەخمی بووە وەزی خراو بووە دانێ خەڵکی دزڵی بردووە سەر ناو خۆی تیماری کردووە خاستی کردووەسە و چووەسەوە ئەو ساڵەکە مەزووی پێچووە هەر بە فەرز لێرەم بەدەست هاوڕێیان لە دەرەکیوانێ گەشتینەوە دەرەکی طبعا ئەم مەنتیقەیە کەلانە و تەرتیبات و شتانی زۆر هەیە یعنی نەماتوانین بڵێین بە کەلانە بەناومەکدا ئەڕۆی تا هەز دوکانێکەوانی بۆ نمونە ئەوە 1 2 3 4 5 6 7 9 تا دەرەوە سپڕیتە سەرەوانێ تەقریبی 12 دانێک 15 دانێک دوکانی تێ بەس کەلان ناپرۆشێ سێمە حەلەن هاتونێت ئێرە بۆ ئەوەی کەلانێکی لێ بخۆین سەحانە نەفیزان کەلانەکەی خۆشیان لە دوای وەتە باسەکەم هاوڕێیان ڕۆم تەرتیبات و شەڕۆ بەدووە بە چییە پێوی کراوە گاگرێبەر زۆر چاوە دیارەوە چییە پێوی کراوەی خودی ئەسڵە بەڕاستە هاوڕێیان بەڕاستی مە کاتێکە لە کەلانەکڕین لە ناو بازاڕی لای خۆمان لە سلێمانی نییە شێوازەیە ئەوەن ئەستورە ئەمجەتیگە لەوەی کە وشکیشە هەر ناخۆ لە جاروایە بێت دووسێ عبیێنیتم لە ناو تابی جووی بەزەم کەلانیە تەنێک پڕ لە پیاز و بەڕۆنی کوردیش کراوە تاوان بەدڵنیای شۆلاجە پارەکەشی کەم بێت ئەدی دەستورە جوانە بەنا لێرە کەلانە دروست دەکاتەوانەوە شوێنێکی خۆیەتی و لا ئێمەم شوێنانە تەنیا بۆ برنج و شلۆ مەطعم و کەباب و شە دروست دەکە کەچی لێرە بینایشی ئاوا دانراوە بەس بۆەوەی کەلانەی تیافرۆشرە لایک ئەوێسم باچین بە سەر ملەکەی بەفریەتە زۆر نەباریوە لەسەرەوە لەمە زۆرترە بەفرەکەی سڵاوتان لەوێ هاوڕێیانی خۆشەویستم ماشەڵڵا بەفرێکی باش باریەوە لێرە بەس وەکو ئەو شۆفێرە باسیەکەر ئەیوت نییە بە ئەندازی ساڵی پێشووتر بەفر کەمتر باریەوە و هەر هیچ نەباریەوە حتما دیمەنەشتان بە گوازمەوە ئەچی بۆ دیوە ئەڕوا سیارەکە جا ئەو سەیارانێ سەیارانێ بەسە بێ زنجیر پرسنە ئەتر وەختەیە هین بێ زەنجیرە بەسن و لۆ سەریۆتر بەفرە زەنجیرە بەسن ئەویان هەر قەویشە کومەکیانە ئەو سەیارانێ
تختو سلاوتان لبيه اما يشك بلو شوێنانەی ئەوە تەخواز بۆ ڕۆژێ ببینم. ئێتر گشتی ئەچێت لەوێ نانەخواوە زۆر خۆشە ئەو هەموو خەڵکە نانەخوارێ ئەو هەموو خەڵکەیەک اینجا ئەوەچی پیسە بۆ سەیارە بەدەر ناخوا پیادە بی لەناوە هۆرامانەی ئەو ماڵە قەدیمیانانە بگەڕی وەڵا ڕاست پاشەیەکەی ئەم خەڵکە 2000 نەفەر خەڵکەچن سربانی قەدیمی هیچی پێ نایە ناڕۆخی ئەم ماڵێ منارەکانی دیارە بەشی ناوەڕاستێتیەکە دانی دەستی ئەم پنجەرە زۆرەکانی هەیە سەری سەرۆیا خواری شارە جوانێکی پاوە سڵاوتان لێبێ. ئەوە ماشینە فەرێک پاویزە نژیوە بڕۆ ئێرە پیرشەریاری پێوەترایکە ناگەم غەڵەتنەوەت بێ ئەڵە لێرە مەراستیمی تیاکێڕێ ئامایەکی تر خەڵک لەو بەشی سەروانە کۆربەت نەکەن وانە ترا هەووی مەوزوعی دەپەکەکە لێرێتمانە خەڵک بنەوەنە تر دوای ئەوە یەن بۆ ئێرەمانە کۆبوونەوە ئەم شتانە دماوەشتان بە ئەسکەماڕێیان خەڵکە خراپ لێ قەوما بەجددی ئەمە لە دارەکەی کردنا لە گاری شەجێ هاوەی کە عەلی و سەحرا چنە بنی دارەکە ڕستمی مگرێ سەر و کاشیە باوکم نەیگرتە جاگاگرین يعني ماڵێتی هەنێ لا ماوەتەوە خۆی وەرە سەریکە چۆن ناوەرە نا ئەبێ بچیتەنەوە ناو چینێکێ تەوا خەڵکی تێ ئەچێ ناو داینیش ینی خەڵوەتی کردووە خەڵوەتێتە خەڵوەرگایەسی هۆشی سەرەوە بێ تاوچینەتە ناچمە ناوە بەسەر هەر هۆدیەکە ناوی دیارە لێرە هەسەر ئەوەسە تەواو ئەوەش لە خانەکەیەکی ینی لێرە خەڵاتی دەکتەوە عیبادەت خورمای ڕۆژ بەدەنکی خورماچیاوە خۆ لە زۆر شوێنی تریژاوە خەڵوەتیان کردەوە بۆ ئەشکەوت چوون ئەشکەوت و شوێنە خۆی گەورە لێ خۆشەکە ئێستا لێرە هاتیینە ئێرە کۆ بوو ئێمە هاتیم بۆ ئێرەکە هەورامانە کە بەردەکەی پیرشاریار لەو سەرەوەیە ویستم بنێ بڵاگە بە عراب بکەم تنیا پێکەنین ڕوویە کاکەوانە بەکەڵکی بڵاگۆشت نایە هەر بێ خۆمان میگەین وامزانی خۆرەکە دابەزیێتەوە خۆرە بەڵام چێکم مە تیشکدانەوەی خۆرەکەی لێیان ڕوویەوە
ئەمە هەجیجە ئەمە هەجیجە ئەمە مەرقەدەکەی کۆسە هەجیجیشە ئەم سەختمانە مشێرە هاڵە کۆسی هەجیجە ئەمە ئێرە کاتی نەخواردی میۆڕۆیە قورمە سەبزی چلو کەباب لەسەری و ناوانە ژوورێ لەگەڵما هاتوو بە ناخواردن بزانین چی تێنانەکات سێم ناوانە چلو کەباب سڵتان برک جوجە پێ نەزانێت چی کۆبڕاستی خۆرەکە خۆش و دەبێتە ماسەکە خۆرە لێە ڕێک نێرە بە ڤیدۆی کەمە کلێت بەرگاڵ ناکەمەوە شادی نەتێرە تاقیێکرد بزای خواردنەکە خۆشە خۆش نیوەمانە بۆتان باس دەکەم تامێکەم بۆ خۆش بوو بۆتان باس دەکەم ماژەریشکە و وەش قورمە سەبزی ئەوی تۆ چی بوو؟ خۆش سەبزی خۆش سەبزی داوا کردو خۆش سەبزی کاتی تامکردنە خراپ نییە بە بێەوە ناخۆش ئەوە ناخۆش خراپ نییە باسکردنەوە مەگە خۆشمە بە باسیکردن بەس بەڕاستی خۆشە و خراپیش نییە خواردنەکە خۆش سەبزی چلو کەباب جوجە کەباب ئێرە شاری کوێ بوو؟ ئێرە شاری کوێ؟ پاوە لە پاوەوە راتم بۆ پاو ئەمانە بخۆن باشە هاوڕێ خۆش سەبزی جوجە کەباب و چلو کەباب زیاتر مانگی برجی ئێوە یان مانگی یەک تا دوو سێ ئاوە لەو فترە لە شاری پاوە سڵاوتان لەبێ خۆشەویستان عەزیزان دۆستان نەحباب بەڕاستی هاوڕێیان خۆزگە بەخواست کاتم هەبووە بۆ نمونە دووسێ ڕۆژ بەس لێرە بەمانایەتەوانێ بۆ لەبەرەوەی جیمەکان زۆر جوانە زۆر دڵگیرە زۆر قەشەنگە زۆر تایبەتەوە ئەمانە ڕاستی هاوڕێیان دیمەنەکە زۆر جوانە خۆزگەمە خواست کاتێک کە بەفرەباری من ئالێرە بوومە یان لە کاتی بەهارە بۆی ڕێک ئەو دیمەنە جوانەتان بۆ بگواسایەتەوە بەزی سەر گشتی بوو بێ نەما ڕوومی فقط ڕوومیە لەگراتە عەرزەش گران بوو ها تا بێژی ئەمە مزگەوتێک لە پاوە باوەڕەکەن سەر بە هەر مزگەوتێک و هەج لایەک و هە شوێنەکەکەی باوەڕتان هەبێ ئاوی گەرمتان لێ نابڕێ بەداخەوە ئێمە کە لە شاری سلێمانین ژیرۆدەی دەستی ئەم حکومەتین کە نێتە سەر نییە دەتوانە خزمەتی مەمرڤاتی کە باوەڕەکەن بەردەوام هەوای گەرم شۆپاش ئیشەکات گەرمێکی یەجار ئەمە نەتیجێ چییە؟ ئەی خوای گەورە ڕەحمەتی بۆ داهاتووی غازە بۆ سوودێکی لێ نابینی ئێمەش دوای 31 ساڵ تازە بە تازە بتڵبارەکەین لەناو ماڵەکانە لێرە تەنانەت لەنە شوێنەکانی خۆشیان لەناو مزگەوتەکانیشە گەرمی بەردەوام ئیشەکات و بەبێ ئەوەی یەک بتڵ ببینی یەک غاز ببینی یەک زۆپا ببینی کورە سپلێت بۆ سپلێتە بینی خوای گەرمەش چیمان لێ هاتوو خۆشەوی سەهارەوکن بازانهاری تام ئێمە بەیانیان کاتچوین بۆ ناخواردن لە مەریوان خاوەن دوکانەکەەوە پێی بڕاگەیانێت ئەم سیستمی غازانە کاتێک کات دەدا ئەنجەیە بۆ نمونە کۆمپانیاک دانانێ پاشان بۆ ئەوەی ئۆکەی لێبیرێ مهندسیە سێرەکات و ئەگەر مهندسەکە ڕازی لەسەر نەبێ بۆ ئەوەی کەم شۆپاشە یان گەرمی کە دانراوە ئەوە بەهێش شێوەیەک ڕێگەی پێ نایرێ جەمە بە شێوازی بە تەرمۆکەعەب ئەم گەرمیانە دانرێت و پاشان بە شێوازێکی ڕەمزی پارێکی کەمیان لێوەرەگیرە ئەو هاوڕێ باسێکرد ئەیوت بۆ نمونە مامونیەکە بێ
تازە هاتون پاران لە ئێمە وەرگتووە کاتێکە حسابمان کرد باوەڕەکەن هەمووی 15,000 ئێمەیە کرد بۆ مانگ و نوێک. بينزل بتاعونك اساسا باهين لا هيك اساسا باهين هذه دي هذه الاساسا حتى بين ابوي من ابوه باش هاتينەوە دێلێک لە شاری سنە طبعا نیە شوێنەکە زۆر قەرەباڵق بووە قسەم بۆ نەکردن متوانزان ئوتێلەکە پاکە پاکنی لەگەڵ خاوەن تێلەکە قسەمان کرد تی بڕ سێرەکەن هاتی سێرمان کرد وتێلەکە مەم جۆرەیە خرامی لە چاوەی ئەوەی شاری میوانە زۆر باشترە هیتە وەردەوە چینە خوارەوانی دوای بزانین هەنگاوەکانی داهاتومان چێ شەوانی سنە دێسێ شار شۆنەکە ئەگە هەرێکی دەدەقەت پیا بڕۆ من هەر بچم بەسارە پیا بڕۆم بێ مۆچی خۆشە هیچ نییە هاتێ لای ئێمە پاسان هەر نەماوە بەچی دڵە کاتوانە هاوڕێ سێچەند قەرباڵقەوە کاتژمێر 6 ئێوارەیە لای ئێمە 6 ئێوارە بن لە دەچی کە زادی مەولەوی بەس عەرەبانەکانی دێمەوە بەخێر بێت بۆ شاری سنە خۆشین ئەو شەقەمە پێشووتر وانە بووە دەڵێن ئێرە بۆ نمونە وەختی خۆی نییە سارە پێیان ڕۆشتۆ ئێستا گیراوە جێ لێرە شتێکم بێکەوتەوە خۆزگا لە شقامی مەولیش بۆم جۆرە بووە شقامەکە بگیرە خەڵکەها پیاسێکا بکردە ئاڕان بەڕاستی زۆر دڵگیرە خۆزگا جادەی مەولەویش ئاوای لێ بکرە نییە بەرگی سەرینم کردیوە شیرینیم کردیەوە بۆ ماڵەوە بۆ نمونە کەوام کردیوە کاکە پیاوی تر بازارەکەی بازاری سنێ بەشەوە باشمان ڕێبارە شتەکانی منی پێ خوا سێم گرەکەن سوری پەتاتە گەورەیە ئەو منێنم لێ چەند گەورەیە ئەبزانە خەریبی خۆ وی کێناسی خۆ بیخۆنێکەکە ئێرە لەگەڵەوەی مەریوانە فەرقیە مڕە تۆخترە لا ئێمە ئازانشی خوێن لا ئێمە شێلم زیاترە خوین شێلمە شێلمە جا لەو شەربەتاکەنەوە ئەکەنە سەریە ئەمە چەنەوەر نییە بەچۆنە هێش واڵە لە ئێمە شێلم بەس پیە ڕێگی تێناکەنەوە لە سنە هاوڕێیان خەڵک چەنەوەر زیاترە خواڵدە لە شێلم وتم بۆی بزانن لە مەریوانیشمان باسکردن چەنەوەر و یەقا بەسە ڕانسەریکە دەسووریەوەمان فەرقیە بۆ منە کاستەر و شەربەت و ئەمانە لەگەڵ تیادانن لەگەڵ پاقلە و چەنەوەرە من لە زەربەی شوێنی ئێرانەمە هەیە حالێن ئێستا تامی چەنەوەرەکەکەین هەڵێن چەنەوەر خۆش ئازاد چەنەوەر خراب نیە بەڕاستی بابڕێن ئارە بڕۆ وەگوتم لای ئێمە شێلم ئەخۆین لای ئەوان چەنەوەر ئەگەر هاتن بۆ سنە چەنەوەرتان بیر نەچێ بیخۆن بە کوڵاوی مەڵەتەکە لە هۆتێل گرام میلیۆم لامانە هێلکۆ ناوی چاوێکەوە
بەیانیتان باش هاوڕێیانم کە هیوادارم باش بن کاتژمێر 8:53 دقیقە بە کاتی شاری سنە ئەمەش ئەو شوێنەی کە باسمان کرد دوێنێشە و ئەمە بەیانانی شارە ئەوە چۆن یەک دانم بۆ ئەو سەفەری وێ هاوڕان دوێنە شێش هاتینەوە بۆ ئێرە چەنەوەڕی تەفەریکە پێەکە دەبێن هێشتا هەنێکیان ڕەنی سوورە یعنی هێشتا پێ نەگەیشتووە بەشێکی تریان پێگەیشتووە بەهانان لە ئێمە بە جۆرە دوکان هەبێ شێڵم فرۆشێ ئەڵەگا بەوە چی بەم بەیانەشی لە بەخورێت و پاقڵەوەمان بەڵامان هەر لە بەیانی و سازیەکەن بەخێر بێت بۆ شاری سنە جاوانە بێ بە یادگاری دوایی بۆ تەنێرم خەینە هەرچەنە مۆبایلەکەشە نفسەوای نییە بەخێر بێت بۆ شاری سنە وەڵە خۆشەویستان تر بەم جۆرە شاری سنەش بەجێهێڵین و وردێدا بەڕێەکەوین بەرەو شاری سەقس و مەهاباد ئەڵاوە شاری سنە زۆر گرنگە پێشەوەی کۆتایی بە شاری سنەش بێنم ئەوەیە کە بۆ منە هاوڕانی خۆشەویست ئەگەر سەردانی شاری و شارە کوردەکاندا کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان شاری سنەدا بینێتێت باشترین شار و خۆشترین شار بەڕای منەوە شاری سنە ئەمە تەمەنیشی زۆرە زانی ساراگرین بەرەو سەقزوو بۆکان لەگەڵ با بێن و هاوڕانی خۆشەویست تۆ لە سەقز چای خواردنەی ئێمان کرد چای مەحموود و قەندیژی تێکەڵاوەکەیت ئەمەش چای لێرە هاوڕێیان تر نیە سلێمان حیاتەکە لێ بچی لە گوڵەدا لێ لابەیتەوانە لێرە ئەماوەیە لە ناو شاری بۆکانان هاوڕانی خۆشەویست دەمان چینە سەر لایکێ کاگەڵی وەری حەسەن زیرەک ئەمە قەبرستانی سڵاوتان لەبێ هاوڕێانی خۆشەویست وەردە نزیکە بینەوانێ لە ئارامگای یا بەڵێن سەر گۆڕی حەسەن زیرەک زانین دیمەکان چۆن هاوڕانی خۆشەویست وەرە نا بعد شيخ
شاری سەقزەوە سڵاوتان لەبێ ئەو بە تەمای ئۆتێلێکم بگرین و شەو لێرە بمێنینەوە هاوڕێیانی خۆشەویست. بۆ ناخواردن هاوڕێیان تەڵان لە بەیانیەوە نانمان نەخواردووە کاتژمێر 6 ئێوارێ و ئێستا هەستەکەین دەستەکەین بە ناخواردن. باسەکەمانەم کەوابخانەیە بە ناوبانگی شار سەقزەوانێ سڵاتە لەبێت من نانمان خواردن بەجددی ئەگەر هاتین بۆ شاری سەقز قەت ڕوونەکەنە کەبابی یەحیا چونکە بۆ بەڕاستی کەبابەکەی زۆر ناخۆشە بەڵام بەنسبەتی بەڵام بەلای ئەوانەوە بەنسبەت ئەوانەوە زۆر خۆشە وتم بە ڕۆماکو معلومات لاتان بێنێتەوە ڕانی خۆشەویست. ئەش کەلانەکەی سەقزی هاوڕێ نا کوردستان فەرقی نییە هەمومان هەر هیچ بە تایبەتی ئەمانەی کە لەسەر حدودن وەکو مەریوان و سەقز و بانە و مەهابات و ئەنجاروابێت ئەوانە هەمووی زمانی فەحەن نزیکێک ئایدەست خۆش ولا بۆ سۆرین ئێمە چونکە لەلای ئێمە هاوڕێن خۆشی کەلانە لەوایە ئێمە قەویە یعنی ئەسوورترە بەڕاستی کەلانەکەشان زۆر ناسکە یا کە ڕژبووەتەوە ئەوە لە سلێمانی بیەنیوی ڕۆژی خەڵکەوتە هاوڕان ێستا حالان لامان ناوە لە سەقزین لە وتێلەکە سێم مێزە تەرتیباتە دوو پرتەقاڵمانێنا لەگەڵ تۆزی گوڵاو بڕۆژۆ چیتوز و دەبێ ئاو لەگەڵ ئەمە کراگارایە جە سێرم تەلەڤیزیۆنەکەن هاوڕێیانی بەڕێزم ماوەڕتان هەبێ ئاسە پەنجەی پیارە مەترسم گرمەکە باشە جە سەتەلایتەکە ئەمۆ ناڵێ وەتەنە بەخۆشی بۆتان ماسەکەم ڕاستی شوێنمان دەستنەکە و بۆیە هاتینە ئێرە و ئێمە بەخۆشی و ئێوەش بە سەلامەتی ئێمە بەخۆشی وش بە سەلامەتی تاگەڕێنەوە هاوڕێیانی خۆشەویستم میترەمە دوای شەومانە لە ئێران و ئێستا حەلێن لە سەقزین لەگەڵ کاگرێبار و کوڕەکەی مقەدەرنەوێ بەیانی ئەگەڕێنەوەوانێ بەرەو شاری مەریوان و لێ ماسێکی بۆ خۆین و ئەگەڕێنەوە کاک ئارا دوای پەیامە چی بوو سەفەرەکەمان خۆش بوو بەڵێ هیوادارم هەر لە خۆشییا بێت ئینشەڵڵا بە سەلامەتی بگەڕێنەوە ماوڕێوار دوای پەیامە چی بوو برام دوایین پەیامم خۆشی بۆ برادەران بۆ کەسانی کە ئاگای لەم ڤیدۆیە ئینشەڵڵا بەیانی بە سەلامەتیە گەڕێنەوە مەریوان لەوێشەوە بەرەو شارە حەیاتەکەی سلێمانی بەخۆشی هەموو هاوڕانی خۆشەویستم بەیانیتان باش هیوادارە باش بن لە شاری سەقزەوە سڵاوێکی تایبەتیتان لەبێت تەبعان لەوە لە ئوتێلەکاتون نێتە دەرەوە بەتەمان نانی سبحانی خۆین یعنی نانی بەیانی تێوەردەوە دە بازارەکەین و وەگەڕێنەوەوانە بەرەو شاری مەریوان زۆر گرنگە دوو سێ پەیامم هەیە لە کۆدەیە بۆتان ڕاگەرم بەڵام لەم ئێرانەیە نەپەکت لەسەر ئاوی گەرمەکەوێت نە لەسەر کارەبا نە لەسەر بەنزین نە لەسەر ئاو کە ئەمە پێداوێت سەرەتاییەکانی ژیانە کە ئێمە لە کوردستانە پێیان ناڵێنین لە کۆدایە باسی زۆر شتان بووە کە ئینشەڵڵا ئێوە لەگەڵما بێنەوە تا کۆتای ڤیدۆ ئەمە بەخێر و وێش بە سەلامەت بۆ بەیانێژبانان دەستەکە جزارێ پرتەقاڵێکمان خوارد و تەگڵەکەشی فڕێنێ ناو تەرەکەی خۆڵ بەیانیە بە کاتی سەقز ماشەڵڵا بازاران هەر قڕەباڵخ و دەسەن کردەوە بە هاتنە ناو بازار بۆ کڕینی بێدایستی شت خۆشتن لە شاری سەقزە سڵاتە لەوێ هاوڕێن ئەمان زۆر گرنگی بە خواردنی چەنەوەر و کەلانە ئەیە ڕۆگ و باقی تریەوانی کە بۆم باسکردن هاوڕێن ئەچیتە شوێنە گۆش و کەلانێکی لێگەڕی لێفرۆشەوە حالەن ساجەکە داخ بووە ئامادێ بۆ ڕزکردنی کەلان ڕۆژبانانی شاری سەقزە بازار گەرم و گۆڕ يوارا انا بيعكس مكسي
شنو عمرك؟ مشكلة دي؟ في هاوري قرابالك كي إشار زور لازم زور عجيبة لتواتي نسر شقا مكان وقربين قرابالك إشار زور هي ليرة وهي كخلق ينا واني بو معنا شفت كروما معنا طبعا لا يخو مع الشارع السليماني وجورانية يعني تاباني كبانات هلاسيتي وسعاد 2 يورو نجي قرابالك بين بعضات بخير بن بشاري سقس ماش يعني شاري سقس خۆشەویست ئیتر کاتی ڕۆژنۆمان هاتۆ لە شاری سەقز و ئوتێلەکەی وایە کاک؟ بەڵێ دەوردەوەدا هەنگاوانێ بەرەو کوێ؟ بەرەو شاری مەریوان شارە خۆشەویستەکە سڵاوتان دەبێت جارە بە یارمەتیتان ماڵەوە شاری سەقز نییە هەنگامانێن بەرەو ماڵەوە بەردەدێ ئاغا مەشەڵای وت بڕۆ هەموو سلێمانی هەموو سنە هێڵگرتەوە من ژێسە هەموو سنەم هەڵگرتووە بە دوای بزان لە ماڵە بەدڵیانە بێت یەک دقە بۆسا لە هاوڕانی خۆشەویست هیترەوە شاری سەقز بەجیەڵێن و ئەڕێن بەرەو مەریوان ئەدی هەموو سەقزم بار کردوە کاگڕوات سێرگەدی سڵاوم لێ خۆشەویستانی بەدارم باش بن داوێت لە شاری سەقزەوانێ هەنگاومان نابەرەو مەریوان ئێستا حالەر گەشتینەتە شاری مەریوان و کە من ناخواردنمان هەیە و پاشان ئەگەڕێنەوە بەرەو ماڵەوە هاوڕێیان لە هیچ شوێنێکم ئێرانەیە پەکت ناکەوێت لە غاز لە هیچ شوێنێکم ئێرانەیە تەنانەت ئێستا هاوڕێک ئێمە لەگەڵ یابوو دەیوت تەنانەت لە حکومەتەکە ئێرە هەستاوە غازی بتێ بۆ دوورترین شوێنی ئەم مانتیقانەی کە لە ناو ئێرانە هەر بۆچی بۆ ئەوەی کە ئەگەر ئەمان بۆی لە ژیان کەم ئازاد کێشن ئەوە قسەکەی ئەو بوو بەجددی خۆمان بە چای خۆمان نەبینی بۆ نمونە کاتێککە هاتوونێتە ئێرە هیچ شوێنێکم ئێرانەمان نەدینی غازی بۆ نەڕوە ئێمەش دوای 30 ساڵ تازە بە تازە بەبەتڵ غازە بین بۆ ناو ماڵەکان پیزاکە پی ئێوە ناخۆش ئەم پیزا لە چییە؟ لەوایە کە زۆر ناسکە هاوڕێیان تەڵان بێەوە ناخۆش ساڵی چەند هەبێ زەحمەت؟ 83 نەوە و چواری ئێوە ڕینۆی ساڵی 94 هاوڕێیانی خۆشەویست بێنە لەگەڵات کۆتای بیتە هاوڕێیان زۆر قەڵەوە ئاوادان بێ زیرەبارە خۆی واسەکەشی و السلام عليكم. کاگرێوەر هەتا بچیتە ناوە باشە یا شوشەکە باشە سویان وایە بچیتە ناو کوخەوانی ئەوانە بۆی لێ نایسەحەت کێت و نانەکە بخۆی ئینشەڵا هەست کاتی هاتن بۆ زیرەبار ماسەکەیتان بینم چێتودا بەڕاستی زیێبار یعنی ماسیەکەی
ئاگادار بن دەبێ خواردنی ماستێکە زیرەبار نەگەڕێنەوە. زیرەباریش ئەم کاتی بانکی هەیە کە خەڵک زۆری سادی لەکە لە کۆتاییەوەتان باسەکە. بەڵێ هاوڕانی خۆشەویستم سڵاوتان لەبێت و هیوادارم باش بوون لە کۆتا پەیامی ئەم جارەمانەکە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان گەشتێکمان کردبوو لەگەڵ هاوڕێیانمە. ئەمەوێت چەرخارێکتان بۆ بخەمە ڕوو ئینشەڵڵا ئەگەر سەفەرتانکە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان زۆر گرنگە بیرت بێت کاتێککە لە مەریوان لایەی بیرت بێ پیساکی باش خۆی. بەڕاستی من زۆر چێژم بینی لەم گەشتی ئەم جارەمان ناچووکە بووە بەڕاستی کۆمەڵێ دیمەنم دینی کۆمەڵێ ئیش و کاری جوانم بینی کە کرابوو کە هەیەە کە ئێوان بەردەوام ئەژین بەو جۆرەی کە پێویستەکە مرۆڤ هەی بێ ئێمە پێوەی بناڵێن ئەوان پێوەی ناڵێنن. بەڕاستی گرنگە کاتێککە ئێوە سەفەر ئەکەین بۆ شوێنێک بە چاوێکی زۆر وردەوانێت تەماشای نقطە نقطەی ئەو شوێنانە بکەین کاتێککە تۆ بڵۆگەری بۆ ئەوەی بە وردی لە هەموو ئەو شوێنانەی کە گرنگە کە تۆ هەنگای بۆ ئەنەی بۆ خەڵکی بڕوونکەیتەوەە بۆی کاتێک کە کەسەکە گەشت ئەکا بۆ ئەو شوێنە بەرچاو ڕۆشن بێت و بزانێت بۆ کوێ گەشتەکە. ڕاستی هەرچەنە من شارەزایەکی ئەوتم لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانیشانە بەڵام بەپێی توانێت هەوڵمدا ئەو خاڵانەی کە گرنگە بۆ ئەوەی کە گەشتیان ڕووی تێ بکات بۆم ڕوون کردوەوەتوانێت. تەبعاً نیە زۆر قسەمان کردووە هەندێک ڕوونکردنەوەمانداوە لەسەر بابەتانە هۆکاری دواکەوتوی ئێمە پێشکەوتوی ئەوان هۆکاری دواکەوتی ئەوان و پێشکەوتنی ئێمە یعنی زۆر خاڵم بە ڕوونکردنەوەتوانێت. بە کوردەکەی هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوان بۆ یە گواست بێتوانێت لە کۆتاییدا داواکان لەخوای گەورە لەکەم و کوڕەکانمان ببورێت و داوام لە ئێوەشە لەکەم و کوڕەکانی من ببورن. هیوادارم توان بێتم دیمەنێکی جوان بۆ یە گواست بێتوانێت. ئینشەڵڵا تا دیمەنێکی تر و بڵۆکێکی تر و گەشتێکی تر بەخوای گەورەتان سپێرم. خوای گەورە یار و یاوەری هەموولاکتان بێ ماڵاوە.